جیلان چۆن توانی بە ماوەیەکی کەم ساڵۆن و دوکانی جلوبەرێک بکاتەوە پێشەوەی کاری مێکاپ ئارتیستی بکات سکارێکی دەکرد وەکامە مێکاپ ئارتیست بەم نەفسی خۆی دەزانێت تاوەکو ئێستا چەند تەجمیلی کردووە ئایا ڕاستە دەڵێن لەگەڵ یوتیوبەرێک خۆشەویستیەکترن یان تەنها قسە و قسەلۆکە ئەو ڕخنانەی لێی دەگیرێت چییە؟ دەڵێ ئەگەر هەموو ڕۆژێک برنج نەخۆم وا دەزانم نانم نەخواردووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر بیر نەچێ وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوتەم بچێتە نێو تیر و پشکۆ بووم بە خاوەن خەڵات. جیلان مێکاپ ئارتیست سەرەتا بەکاری جیاواز لە کۆتاییدا کاری مێکاپ ئارتیستی سەری گرت و توانی ببێتە خاوەنی چەندین شتی گرانبەها. جیلان شەرەفانی خەڵکی شاری دهۆکە و لە شاری دهۆک لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 29 ساڵە هەر لە شاری دهۆک تاوەکو تەمەنی 8 ساڵی ژیاوە دواتر کۆچیان کردو بەرەو وڵاتانی ئەوروپا لە وڵاتی نەرویج نیشتە جێبوونا تاکو تەمەنی 18 ساڵی خۆی دەڵێتن هەر بیرم لای کوردستان بۆ ڕۆژێک گەڕێمەوە کوردستان لە شاری دۆک بژیمەوە لە کوردستان بژیم بۆیە ئەو خۆنشی هاتە دی و 1 ساڵ کۆلێژی خوێندووە بەڵام دەڵێتن هەستم کرد بە ئاواتەکانم ناگەم گەر کۆلێژ تەواو بکەم بۆیە کۆلێژەکەم جێ دێڵمە و دەڕۆم کارێکی تر دەکەم وارووا هەروەهاشی کرد و چووە کاری مێکاپ ئارتیستی لە وڵاتی نەرویج لە فیستیڤالێک پلە یەکەمی بەدەستێنان لە کاری مێکئاپ و خەڵاتیش کرا و لە زاری خۆشی دەڵێ ئەو کاتە کوردەکانی نەرویج زۆر دڵیان بەوە خۆش بوو کە کسێکی شاری دوهۆڵ بتوانێت خەڵاتێکی وا مەزن بەدەست بێنێتن. خەڵکانێکی زۆر نازانن جیلان چ کارەیە جیان لە ئێستا وەکو مێکئاپ ئارتیست خۆی بە خەڵک دەناسێنێ بەڵام نزیکەی 5 ساڵ کاری یوتیوبەری کردەوە لە یوتیوب زۆر ئەکتیڤەوە کاری ڤڵۆگ کردووە و لە چەندین وڵاتان سوڕایەتەوە گەڕاوە وەکو لۆس ئانجلیس و نیویۆرک و دوبەی و وەروەها چەندین وڵاتانی تری بەناوبانگ وەکو ڤڵۆگەرێک خەڵک ناسی و دواتر ئینستاگرامێک و سناپچاتێکی دانا سەرەتا وەکو چەندین دیزایانی قش بە خەڵکی ئاشنا بوو وارووا دواتر دەستی بەکاری مێکئاپی کرد و لەو کۆتاییەش زیاتر وەکو بزنس و موێنێک دەردەکەوێ لەبەرەوەی ساڵۆنێکی لە شاری دهۆکدانە بەڵام بە کوالێتێکی یەکجار بەرز دواتریش و شۆپینگێکی جلوبەرجی دانەوە بە هەمان شێوە کوالێتی زۆر بەرز بوو و پرسیاری ئەویان لێکرد ئایا چۆن توانیت بەم ماوەیە ئەم کارانە بکەیت وتی سەرەتادا من کە کاری مێکاپ ئارتیستیم دەکرد توانیم بڕەپارەیەک کۆ بکەمەوە دوایە تریش ساڵۆنێکم پێدانا بەڵام لە لیڤلێکی زۆر بەرز نەبوو ساڵۆنەکەم کەم کەمە پارەم سێف کرد و وە کۆم کردەوە بۆ ئەوەی بتوانم کارەکەم پەرە پێدەمەوە دواتریش ئێستا شوێنێکی جلوبەرگم کڕیوە واروەها زۆر بە خۆشحاڵیەوە توانیتم براندێکی تایبەت بەخۆم بە دیلان دابوو مەزرێنم وایە ڕاستە زۆر خەڵک دەڵێن کار و جلەکانە زۆر گرانە ڕاستە مێکاپێ ئێمە دەیکەین نرخی گرانە بەڵام کوالێتی زۆر باشە و بڕندەکان جیهانیینە وەروەها جلوبەرگەکانیشم لە براندی باش و وەروەها کوالێتی زۆر باش بەکاردێنم بۆیە نرخەکان گران ڕادەوەستنەوە هەرزانترین شتیش لە لای من وەکو ئەکسسواراتە نرخی 11,000 وەقسێکی زۆر دەربارەی باڵای دەکرێت ئایا ئەم پاتونە باڵای کورتە ئەویش لە وڵامدا دەڵێتن ئەمە کاری خوایە و خۆشم زۆر پێ ڕازیمە و ئەوە هیچ شتێک نییە کە دەستکاری بکرێ و حەی بحاڵ لە کاری خوای بگیرێ بۆیە من ئاوا دروستکرام و خۆشم پێم ڕازیمە وەروەها دەڵێتن لیرە بچووکە بەڵام بە نرخە وەڕەخنەیەکی تریشی لێ دەگرن دەڵێن بۆچی وا لاوازی خۆت قەڵەو ناکەی ئەوش لە وڵامدا دەڵێ من زۆر ڕاضە سپۆر دەکەم بۆ ئەوەی لە شولارێکی ڕێکم هەبێ و ڕۆژانەش گەر برنج نەخۆم وا هەز دەکەم هیچ دانم نەخواردوە پێویستە هەموو ڕۆژێک برنج بخۆمەوە زۆر حەزم لە برنجە وەروەها ڕاضیەکی باشی دەکەم بۆیە قەڵەو ناوم تاوەکو ئێستا قەڵەو نەبوومە و دەربارەی ئەوەی ئایا دەڵێن خۆشەویستێکی یوتیوبەرت هەیە ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخیر بەی شێوازێک
خۆشەویستم نیە و من ئێستا سینگڵم بۆیە ژیانی سنگڵیم پێ خۆشەواز دەکەم خۆنەکانم زیاتر بەرەو پێش دەبەم و بیرم لەو بابەتە نەکردوتەوە لە ئێستا و هیچ خۆشەویستیشم نەبووە ئەو قسەلۆکانەی لە سۆشیال میدیا دەکرێت بە هەموو شێوازێک دوورە لە ڕاستی و دەژڵێن کامە میکاپ ئارتیست بە منافەسەی خۆی دەزانێ واروایش دەڵێ کەسی زیرەک زۆرە بەس نامەوێت ناوی هیچیان بڵێم و هەمووشیان بەڕێزن لە لای من و دەژڵێتن لە کوردستان ئەگەر بڵێم نازک یەکێکە لە میکاپ ئارتیستە زۆر باشەکانی کوردستان و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم وە قسێکی زۆری شێ دەرباڵێ ئەوەی ئایا جیلان بۆچی تێکەڵاوی خانمەکانی تری بەناوبانگی بادینان نابی ئایا خۆت پێ گەورەیە ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر بە هیچ شێوازێک وانێ بەڵام من زۆربەی فۆکسەکانی خۆم هایش تۆتە سەر کارەکانم بۆی کارەکانم بە شێوازی چڕێک پێک بەڕێو بەمەوە زۆر مەشغوڵم ناتوانم هاوڕێت هیچ کەسێک بکەم و دەژڵێن ئایا زیاتر لەگەر کوڕان هاوڕێ ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر بەی شێوازێک هەردووکیان وەکو یەکتریە هاوڕێتی کچوو کوڕم بە هەمان ئاسا بۆ هیچ یەکەچیان لەوەی تر زیاتر نییە وا دیارە جیلان خاوەنی خێزانێکی گەورەی و خۆشی کچە بچووکی ماڵەوەیە ئایا بەهۆی گەڕانەوەی بەرەو کوردستان خێزانەکەی خەمبار بوونە جیلان دەڵێتن من تەنها لە کوردستان ناژیم دەتوانم بڵێم هەم لە نەرویز دەژیم هەروەها لە کوردستانیش دەژیم و ناتوانیشم بڵێم نەرویز لە کوردستان خۆشترە یاخود کوردستان لە نەرویز خۆشترە و هەموو شوێنێک بۆ هەموو مرۆڤێک کراوە گەر بێوێ لێبژێ شوێندەری پێخۆش بێ دەتوانێت لەوێن دەربژیتن بۆیە تاوەکو ئێستا ناڵێم من بە یەکزاری هاتوومەتەوە کوردستان هاتوو چوو دەکەم لەو نێوانە ماوەیەک لە شوێنێکم یان لە کوردستان یان لە نەرویج بۆ بزنزیشم لە شاری دهۆکە و بەنیازیشم لە هەموو شارەکان بزنزەکەم پەرە پێ بدەم گەر هەمویان سەرکەوتوو بن وەروەها تۆی وەکو بینەرێک پێت باشە ئەم جۆرە کەسایەتیانە و ئەم جۆرە بزنزانە زیاتر بن و خەڵکی سەیری وا ئینسانی سەرکەوتوو بکاتم بۆ ئەوەی هەوڵی زیاتر بنە خانمان و وەکاری میکاپ ئارتیست و وەکاری جیا فاشۆن بکەن ئایا تۆکو بینەرێک کارەکانی جیلانت بەدڵە؟ زۆر سپاس بۆ سەیرکردنی تای ڤیدیۆکەمان ئایا پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوتان بچیتە نێوتیر و پشکەوە ببن بە خاوەن خەڵات هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیا.